یەکەم گروپی هونەری کوردستان کۆڕێکی شعری خوێندنەوەی بە ناونیشانی وەرزێکی نوێ بۆ نووسەر و شاعیر چالاک سۆفی ڕێکخست. وەرەکەمێ گوێ لە گۆرانی پڕخەمەکانم بگرە ئازیز، با لەو شەوە پێدەنگەمدا بۆ چەند ساتێک ونت کەم سەرقاڵت کەم. ڕۆژی 21 ئەم مانگە لە کتێبخانەی دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان گروپی هونەری کوردستان کۆڕێکی شعری خوێندنەوەی بە ناونیشانی وەرزێکی نوێ بۆ نووسەر و شاعیر چالاک سۆفی ڕێکخست. لە کۆڕەکەدا کە ژمارێکی بەرچاو لە ئارەزومەندانی شعر تیایدا ئامادە بوون، شاعیر چالاک سۆفی گوزەرێکی بە نێو نوێترین تێکستە شعریەکانی کرد و بۆ ماوەیەک ئاوێزانی دنیای شعر بوون. نازانم تاکەی شەمشاڵی تەنیایی ئازیز بەر لەوەی پاییز بێ بەر لەوەی پاییز سەفەرە پێ بێنێ وەرە خۆت بموەرێنە. ئەم کوڕە شعریە لەوانەیە بڵێم زەختی دەور و پشتی خۆم زۆر لەسەرا کە ئەنووسم و پەخشی ناکەم. مەسەڵ بۆ نمونە هێڵمەوە بە هیوای ئەوە بووم بیکەم بە کتێب و شت وا خۆشتر بوو لێرە کتێبەکە عەرزکەم بێ بە کتێبەکە ئەوجا خەڵک ببینێ شتەکە بکەم بە سپرایزێ، بەڵام لێم ناگەڕن تیانەڵ پێچاوتیان بێت کۆڕ بەسی وتم باش کۆڕەکە وا بەسم. سوپاسی کەناڵەکە شتانەکەم بۆم بەسەر کردوەیە. ئەکسەرێت عەشق و ئەوینە شعری لینکە، شعری حڕە، شعری تێکەڵیانی هەندێک لە بابەتەکانی تایە، هەندێک شعری سیاسیشی تایە، هەندێک چوارینەی تایە، ئیتر هەموو نەوعەکان خۆی تیابینێتەوە لە شعرەکەمە. یەکێک لەو شاعرانی کە کاریگەر بووە لەسەر من خوشکەزای خۆمە حەمەجافی پێڵن خاوەنی هەر کتێبە ئێستا لە هەولێر دانیشێ، ئەو کاریگەری زۆر لەسرم هەبووە. وەکو شاعرەکانی کەش بێکەس من مەحوی بەعام یعنی ئەو شاعرە کۆنانە مەدرسەی ئێمە شتێک نییە ئێمە بە دەربین لەوان هەر وشەکانن تکرارە بنەوە. من بەنەوە ئەگەیم بە جوێی تووا بنەوەیەک ئیتر ئایا هیچێ زۆر کاریگەرە و سەرنجی خەڵک ڕاکێش ئەمەیە جنا وشەکان ئازادە هەچ کەس بیکا بە شاعر بە شتێک ئیتر هەر کەسە بە ڕینی خۆی بە توانای خۆی عەرزێکە. چوار هینم هەیە، دوو کتێبم هەیە لەسەر ئیسای مەزن کە چاپ کراوە ئێستا لە هەموو دەوڵەتەکان هەیە، لە کەنیسەکانە شعرەکانی من کراوە بە گۆرانی و ئەوترێتەوە. چەندها هەدێم بۆ هاتووە لە ئەوروپاوە لەسەرەوە. دوو ناملکەشم هەیە، یەکیان بە ناوی تۆفان، یەکیان بە ناوی تەمەن، بەڵام ئێستا لە بازاڕان هەماون و بێت چاپکرێنەوە. بە هیواشم ئیشەڵا لە بەرنامەمایە دیوانێک چاپ بکەم لەم ئەخیرە ئەگەر ڕۆشنبیری یارمەتیمان بە خۆشحاڵیەوە حەزەکەم، چکە قەڵەم کە نووسی ئەبێ بوونیشی هەبێت.